مامۆستا ببوورە بێزاریشمان کردی. ناساییە. باشە بۆ شو ناکەی؟ مامۆستاجان چەند جار ئەو بابەتەمان باس کرد ئێمە 15 ڕۆژە من بە ئێواڵم نامەوێت تەواوی تر بە زۆریە. مامۆستاگیان من چەند جار بە تۆم وت ناتوانم باوەڕ بکەم. ڕاست دەکەی. مامۆستا باوکمان تۆزتان بی؟ ئێستا دێک باشە باش ئێوە ئافرەتم قسەی خۆتان بکەن ئەمن بابەت بەو چاتە قسە لێ بکەم. باشە مامۆستا هەستەکەم چیرۆکێکی خەمبارت هەیە بۆت بۆ من باس ناکەی خەڵک قسەت لەسەر دەکا. خەڵک چیەڵێن؟ بۆ نمونە یەکێک دەڵێ ئاشقە و چاوەڕێ مەشوقەکەیەتی. چیکە؟ یەکێکی تریش دەڵێ بە دوای مێردێکی دۆڵەمەندە. چی تر؟ قسە زۆرە. باش کەواتە با من چیرۆکەکەی خۆم بۆ باس بکەم بۆ ئیتر کۆتایی بەم قسە و باسانە بێت. بۆم باسکە. چەندین ساڵ پێش ئێستا دایکم بۆی گێڕامەوە وتی هەمیشە باوکت شەڕی پێفرۆشتم. بۆ؟ لەبەرەوەی کە دایکم دایم کچیە بوو ئەویش پێوت مادام تۆ کوڕت نابێت نەزۆکیت. ئیش ناکە دیسان دوو ڕۆژ ناوی لە وەستان بێتەوە. ئای خوایە ئەگە کوڕەکەم هەبا حاڵی من ئەوە دەبوو. ئەرێ چ پرتە پرتەعەت و پرتە پرچیت و قەت نابڕێتەوە. دیسا تێک چۆ ڕادیۆیەکە دیسا تێک چە ببە وەستای؟ دی بەمە وەستای خوا دەیکرد ئەمنیش کوڕەکەم دەبۆچی ئەو خەرکەی ئێستا دەمدایە دەمگو کوڕەکەم بڕ ئەو ڕادیۆم لەو بەوەستای بەس کانۆ ئەو ڕۆژەی دیسان کوڕ خوات هەبی خوا گوناحت دەگاتێ کوڕ فەرقی چێ لەگەڵ کچی؟ بە زۆری فەرقەیە با قورئان شەرمێنەکەم بچمە چایخانەی بچمە مزگەفتە چی هەر لە دوو ڕاپێڵ دەبێ ها دیسان بابی کچەکان هات هەم چووە ئەوە من دەڕۆمە ڕادیۆی لە بەمە وەستای ڕاوەستەڕە با پێ درێم لۆزای لە بژدەگەر خۆت نابای لەسەر ڕێ بچی قەیدیکەی لە مەکتەبێ. ئەستەغفیرڵڵا ئەتۆ بەڕاستی تا؟ لۆلا دەتوێت کچی بە پێشە خۆم دەبی بە مەکتەبێ برێم ئەوە لە داخلی مەکتەبێ بکەن؟ لا حول ولا قوة إلا بالله کوڕە فەرقی کڕ و کچی چییە؟ خوات هەبیتن بەسە و فەرق و جودایە دەکەن. ئەوا تو دەتوێت ئەمنی شێتکەی کچێک و فەرقی نییە وەڵڵا ئەگە ئێستا کوڕ دەبوو ژنێ بە پێشە خۆم دادەدا دەبردە مەکتەبێ دەمگۆ مامۆستا ئەوە کوڕەکەمە و داخلی مەکتەبێ بکە بەس لێم گەڕێ با بڕۆم لێم گەڕێ. چ بکەم پیاوەکە خۆ بەدەستە خۆم نییە ئەوە خوا دەداتن. ئەوە دەزانێت تو چەند ساڵەوە قەوانی لۆم لێ دەدەیەوە من ڕۆیشتم. خوای بە قوربان بێت دەپاڕێمەوە زگی ئەو جارم کوڕ بێتن و نەجاتم بی لەو هەموو خەڵق خەفەتێ یا ڕەبی. دایکم وت نەمەزانی بەرگەی ئازاری ئەو مناڵە بگرم یا قسەی ئەمە ئەو. بابی زەینەبی هات هوی باشی خۆش بیاخوا کچەکان گەورە نەبووینە؟ لا حول ولا قوة إلا بالله. باشە تو ئیش و کارت دێ تاقلی کچەکانی من دەکەت داخۆ گەورە بوونە گەورە نەبوونە. کورە ئەتوش ئەوەندە خۆت ماندی مەکە هەر زاوا دەیبا خرکەوە لۆ زاوایان کورە بەڵکێ لە بن سێبەری زاوایانش دەعەوێیەوە. وەرە حاج چانیام پارەی خۆم دەخۆم ئەتوو بەبیرم دێ هەر پارە غڕ دەکەونە ناو بالیفی دەنێ بڕۆ غەمەچی لە خۆت بخۆ. ئەوزە باشە ڕاوەڕا تو چەند کچ تێ ئێستا؟ سێ. ئەی باشە لۆژ نشکەناینی بەڵکێ ئەو زارە خوا کوڕەکەت بداتێ. تو بەڕاستی تا؟ ئەرێ وەڵە لۆنا والله ماو حاجی ئەمنیش لەمێژە فکرم کردبەوە باشە تو برێەوە حەلبی کورە ئەرێ وەڵە هەڵە هەزاری وەچ تو ژنی دوای هینایە لۆنا. دە باشە ئەی سەلامەت دا توش غەمەکەم لێ بخۆ بزانە ناسیارێکی خۆتان کەسەکی خۆتان باشە وعدبی ئەمن خەمەکی باشە لێ بخۆم ژنی دوایمش لۆ بینمەوە باشە بەڵکی ئەو زارە کوڕەکت دەبی. دە باشەوە من دەڕۆ حاجی چێوە دەزی کورە چت پێ کورە نەیەک ئیشە نەدووە نەسەیە آخر ئەگە کوڕەکەم هەڵایە ئێستا ئەوانیش دەچون یە دوو ئیشیان تەواو دەکردووە منیش بە دوو ئیشەکی دارەچوم. خوا حافیز خوا حافیز. هەتا وای لێ هات بووین بە باس و خواست هەموو کەسێک و کەس و کارەکەمان بەڵام دایکم هەمیشە شکور بوو
ئەیوت هیچ ئازایەتی کەسی تیان نییە ئەگەر مناڵەکانم کوڕ بەیە کچ بێت ڕەش بەیە سپی بێت جوان بەیانە شرین بێت لەبەر ئەوە دایکم زۆر شکر بوو ئیتر وای لێ هات دایکم بوو بە خاوەنی 3 کچ 3 مانگی مابوو مناڵی 4ەممان لە دایک بێت کە چاوەڕێەوەیە کرد کە بزانێ کوڕەیە کچە ئیتر باوکم هاتووتی حسيبة أنا حسيبة دورة واستود إلا نبي دزار ما قلت كم ئەوە هاتم دەبرێت دەوێ جبدم قرآن بحق بساحبت هات إيرم هاتيا نازل سوكم لقتو بو خداي أو زارة أو من دار ما كز درت في أي خرابة بيدكم لۆ پیاوەکە بەتەمای چ دەکەی یعنی والله بدرك الدبم هتا جاند ما يبون زيوا چێژنم بەسەر دەینی پیاوەکە همشتك لكاتي خوي دزاني أخو همو كتسيت بيمنا عليه هێچ بکەم پیاکە خۆ بەدەستە خۆم نییە نارمەوە خوا دەداتن دەباسا جەبدەم بگرەوەی ئەوڕۆ هێوارە کۆمەرە برادەرەکەم داوەت کردیە تێرەگەی خواردنیا لۆ حازر دەکەی باشە خوارد چەند نەفەری حازرکەم نازم هەتا لۆ 20 نەفەرە حازرکە باشە دیارە دەی باشە چ بکەم چارم چییە باشە